ئەمە ترێژەی پرۆژەیەک بووە کە ساڵ و نوێ پێشتر ئێمە کارمان لەسەر کردووە پرۆژەکە بۆ پاراستنی کەلتور و کەڵچەری کۆمەڵی ئەزیدی بووە. ئێستا ئێمە سمپۆزیۆنێکمان کردو بە هاوبەشی زانکۆی سلێمانی و زانکۆی لیڤەرپوڵی بورتانی زیاتر لە 10 بابەتی جیاواز جۆراوجۆری تیادا پێشکەشەکرێ لەسەر ڕەهەندی توێژەرانەوە لە ڕەهەندێکی تونەری تەلارسازیەوە ڕەهەندێکی شوێنەوەناسی ڕەهەندێکی دیجیتال میدیا. ئێمە ئەمانەوێت لە ئایندەدا مۆدێلێک دروستکەین کە ئەم سێ بوارە تێکەڵکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین ئەو کەلتور و کەلەپورەی کە ماوە تۆ بیپارێزین. ڕاستیەکەی بابەتەکان جیاوازن دڵنیام شتێکی تازەیە بۆ ئێستا و بۆ ئایندەش توانین کاری لەسەر بکەین و بەردەوام بین بۆ ئەوەی زیاتر خزمەت بە کۆمەڵی ئەزید بکەین بپارێزین ئەو کەلتور و کەلەپورەی کە ماوە تۆ یان ئەوانەی کە یارمەتیان بدەین لە پاراستنیان. گومان زیان لە دۆخی شەڕ زیانێکی زۆر گەورە بەر شوێنەوارە دێرینەکانی کۆمەڵی ئەزیدی کەوتووە زیانێکی زۆر بەر کەلتوری ئەو کۆمەڵەیە کەوتووە. من وەکو تێژەرێک لەو بارە متابعەم کردووە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر گەورە ڕوویداوە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بەهانایانەوە بچن لە هەمان کاشە ئەو چالاکوانانەی کە لە بواری لە کایی ئەزیدیدا کارەکەن توێژنەوەکانیان چڕترکەنەوە بۆ ئەوەی برینەکانیان کێشەکان بە شێوەیەکی باشتر دیاری بکەن بۆ دۆزینەوەی چارەسەر. ئێمە هەوڵێ ئەم سیمپۆزیۆنی ئەم ڕۆمان هەوڵێکە بۆ چارەسەر دڵنیام سەرنجی خەڵک ڕائکێشین بۆ بابەتێکی زۆر گرنگ کە بابەتێکی نۆکەیە ئەوشە کۆمەڵی ئەزیدیە و هەوڵ دەین بۆچوونی نوێ بیرکردنەوەی نوێ گفتوگۆی نوێ بخێنەوە.